نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. پاڵەوانێتی خەنسا. خەنسا بەو شین و لاوانەوانەی کە بۆ مەرجی براکەی دەیهۆنینەوە دنیای هێنا بۆ گریان. ئەو دەمە مافرەتە مەزنە هێشتا لە تەم و مژی نەفامی ڕزگاری نەبوو حەزرەتی محەممەدی نەدەناسی. تا ئەو وەختەش گوێی نەدا بۆ پەیامە ئەفسوناویەکەی قورئانی پیرۆز و بەڕوویدا نەکرابووەوە. کاتێک قورئانی ناسی بە جارێک گۆڕا، بەڵام چ گۆڕانێ؟ ئەو خاوەن ڕۆحە مەزنە لە نەفامیدا داستانی بۆ مەرجی براکەی دەهۆنیەوە. لە قادسیەدا هەر چوار کوڕەکەی بەدوای یەکدا شەهید بوون. کەوتنی هەر یەکێکیشیان کزەی لە سینەی دایکی ئیلهام ناز دەهێنا، بەڵام سەرباری هەموو شتێک بەو پەڕی تەسلیمیەتەوە ئەم وشانەی لە زار دەهاتە دەر. خوایە سوپاس بۆ تۆ، تا لە ژیاندا بووم دەرفەتی ئەوەت پێبەخشیم هەر چوار کوڕەکەمت پێشکەش بکەم. جا فەرمووی بە چاوی خۆتان بڕوانە ئەو گۆڕانەی کە حەزرەتی محەممەد بەسەر مرۆڤەکاندا هێنای و موعجیزەی ئەو دەستە ببینن کە ئەو گۆڕانکاریە گەورانەی هێنایە کایەوە. هەروەها ببینن چۆن لە هەناوی تاریکیەوە ڕووناچی دەرهێنا و لە جەرگەی تاریکستانیشدا درەوشانەوەی نووری دەرخست. دیسانەوە دەیڵێمەوە گۆڕینی ئینسانەکان بەو خێراییە موعجیزە نەبێت چییە؟ ئەو قارەمانانەی لە ساتێکدا بە بۆیەی محەممەدی ڕەنگدار بوون. عیکریمە لەگەڵ فەتحی مەکەدا عیکریمە هەڵهات، هەرچۆنێک بێت دواتر لەلایەن هاوسەرەکەیەوە قایل کرا بەوەی بگەڕێتەوە. وەختێک ئەم نەیارە سەرسەختەی پێغەمبەر هاتە حزور، حەزرەت بزەیەکی بەڕوودا نواند و پێیوت مەرحەبەن بالڕاکی بالمهاجر. ئەموو تێ بەس بوو بۆ فەتحکردنی دڵ و دەرونی، بۆیە هەر لەوێدا پەیمانی بەخۆی داکە چ خۆی و چ ئامری تاقانەی کوڕی لەو ڕێیەدا گیانی خۆیان بەخت بکەن. لە یەرموکدا وەختێک دواساتەکانی ژیانی دەژمارد، هاتنە لای و پێیان وت ئامری کوڕی شەهید بووە. لەگەڵ بیستنی ئەم قسەیەدا عیکریمە لە جێی خۆی ڕاست بووە. پێدەچێت خۆشەویست خۆی پیشاندا بێت و ئەویش عەرزی کرده بێت ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم، پەیمانم پێدا بووی کە لەم ڕێیەدا کوڕەکەیشم بکەمە قوربانی. جا ئایا سواری کۆچبەر پەیمانی خۆی بردە سەر؟ ئاخر شتی وا دەبێت لە کوڕەکەی ئەبوو جەهلەوە سواری کۆچبەر دروست ببێت؟ ئاخر چۆن لەو مرۆڤە تاریک ویستەوە کە لە هەموو دەرفەتێکدا سەنگەری لە پێغەمبەر دەگرت و گەورەترین ئاواتی ئەوە بوو لە ناوی بەرێت سواری کۆچبەرێکی وەها دەهاتە مەیدان کە پێشی فریشتەکانیش بداتەوە. تومەس شتی وا دەبوو، هەر بەڕاستیش بوو. ئەوێ کە لە سەردەمی نەفامیدا دارە و خاوەن هێز بوو، لاواز و بێدەسەڵاتەکانی دەچەوساندەوە و ڕێی پێدەگرتن. جاخۆ لاواز مافی ژیانی هەر نەبوو، ئافرەت ئەوە کە بە هیچ شێوەیەک مافی ژیانی نەبوو. لەو لاشەوە منداڵان لە پێناو هیچدا دەکوژران. هەژار دەسەڵاتی ئەوەی نەبوو بڵێ ئاخر منیش مرۆڤم و مافی خۆم هەیە. ئەوە نەبێت یاسا و ڕێسا لە ناویاندا نەبوو بێت، وەکەمیشە هەبووە، بەڵام بەردەوام وەک ئامرازێک لە دژی داما و بێدەسەڵاتەکان بەکاردەهێنران. مەگەر لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا هەر هەمان چیرۆک نییە؟ دەی پێغەمبەری خوا لەم مرۆڤە بێبەزەییە دادوماو نەناسەوە کەسانێکی فریشتە ئاسایی وهای پێگەیاند کە بوونە ئاوێنەی دادگەری. حەزرەتی عومەر جێنشینی پایەبەرز لە لووتکەی فەرمانڕەوایی دەوڵەتێکدا بووە. سەرێکی خاکەکەی لە یەمەن و سەرەکەی تریژ لە نزیک بوخارا بووە. جارێکیان لە نێوانم حەزرەتی عومەرە و ئوبەی کوڕی کەعبدا جۆرێک لە لێک تێنەگەیشتن دروست دەبێت. ئوبەی دەڵێت ئەی جێنشینی پێغەمبەری خوا ناحەقی دەکەیت. ئەویش پێشنیازی ئەوە دەکات بچنە لای دادوەر و لەوێ مەسەلەکەیان یەکلایی بکەنەوە. زەیدی کوڕی سابیت دەبێتە داوەریان، پێکەوە دەڕۆم بۆ ماڵی زەید. وەختێک خەلیفە دەچێتە ژوورەوە، قازی مەدینە وەک ڕێزێک ئاماژە بەجێیەک دەکات لە لای سەرەوە و دەڵێت ئەی پێشەوای باوەڕداران فەرموو لێرەدا بنیشن. لە بەرامبەردا حەزرەتی عومەر ناوچەوانی گرژ دەکات و قسەیەک دەکات کە حەق وایە وەک گوارە بکرێتە گوێی مێژوو. هذا أول جور جرت في حكمك. هەر لە ئێستاوە یەکەم ناحەقیت لە حکومەکەتدا کرد. وەختەی قسە لە ڕاستیدا ئێرەجێ ئەوە نابێتەوە سەرجەم ڕەوشت و یاسا و ڕێساکان ڕێز بکەین، چونکە بەسەدان یاسا و بنەمای ڕەوشداری بوونی هەیە. لێرەدا تەنها ئاماژەمان بە چەند دانەیەکیان کرد. خۆ ئەگەر بواری ئەوە هەبوایە یەکە بە یەکە پرەنسیپە ئەخلاقیەکان ڕیز بکەین، پێم وایە دیدگایەکی ڕوونترمان دەبوو بۆ ئەو ڕێکارە سەر و ئادەمیانەی سەروەرمان پیادەی کردوون، چونکە وەک دەزانین
هەرچی بەهای ئەخلاقی و بنەمای ڕەوشتەیە مرۆڤی ئەو سەردەمە بە پێچەوانەی ئەوانەوە جوڵاوەتەوە. سەروەری هەردوو جیهانی شات و هەموو ئەو نەریتە دزێوانەی لە بێخ دەرهێنا و بە هەرچی خەسڵەتی پەسەند و بەرز هەیە پۆشتەی کردن. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بواری پەروەردشیاریشدا نمونەیەکی دەراسای خستە بەرچاومان و کۆمەڵە بنەمایەکی پەروەردەیی وەهای دانا کە دەکرێت لە ڕێی پەروەردەکردن و چواندنەوە زیاتر و قوڵتریان بکەینەوە تەواوی مرۆڤایەتی و سەرجەم سەردەمەکانی لەخۆ گرتبوو. بە بەڕوای ناچیزی بەندا ئەگەر بتوانین پێی بەخۆڵی و کرۆکی پشت ئەو بنەمایانە بەرین و بەڕاستی لێیان تێبگەین ئەوە مانای وایە گەیشتوین بە ئاستێک فریشتەکانیش خۆزگەمان پێ بخوازن. بەڵام چی بکەین؟ وەک حەمیدە قوتب دەڵێت ئێمە هێشتا لە ڕێگەداین. ڕیوایەت کراوە حەزرەتی موسا سەلامی خوای لێبێ سەرسامی خۆی بۆ خوا دەردەبڕێت و دەڵێت پەروەردگارم دەبینم زۆر لە خەڵکی هیدایەت وەردەگرن و ڕێگەی تۆ دەگرنە بەر کەچی زۆر سەیرە لە پڕ ڕێگەکەیان دەگۆڕن و ڕوو دەکەنە شوێنی تر. خوای میهرەبانیش بە کەماڵی دانستەوە دەفەرموێت ئەی موسا ئەوانە هەرگیز بەرەو لای من نەهات بوون و منیان نەدۆزی بووەوە و نەگەیشت بوون بە من. ئەوانە کەسانێک بوون هێشتا بەڕێگەوە بوون و ڕێگەیان گۆڕی. لە خوای میهرەبان دەپاڕینەوە لەوانەمان نەکە کە لە ڕێگا لا دەدەن و ڕێون دەکەن. بەڵێ هیچ دڵنیایی یەکمان نییە، کەسیش ناتوانێت دڵنیایی ئەوە بدات بە کەس کە لە ڕێ ناترازێت و لا نادات. جڵەوی هەموو شتێک بەدەست خوایە، بۆیە لی دەپاڕینەوە لە لادان و گومڕایی بمان پارێزێت و بۆ چاوتروکانێکیش چییە نەمانداتە دەست دەرونی خۆمان. هەروەها داوای لێ دەکەین ئەم ئومەتە ڕەسەنە بێهاوتایە سەرکەوتوو بکات لەوەی پێگەی شیاوی خۆی لە نێو گەلاندا بەدەست بهێنێتەوە. بەڵێ هەر کاتەم ئومەتە پایەی مێژووی خۆی وەرگرتەوە ئەوسا بە شێوەیەکی متمانە بەخشتر و لە ئاستێکی باڵاتردا دەرفەتی ئەوەمان بۆ دەڕەخسێت ڕەوشتی ئیسلامی و بەها قورئانیەکان پیادە بکەین. ئیدی ئەو دەم مرۆڤایەتی دەبینێت ئەوەی ئەم لە یوتۆپیاکاندا بەدوای داگەڕاوە چەندین سەدە پێشتر هاتووەتە بوون. ئەم ڕاستیە دەبینێت و سەراسیمە دادەمێنێت. کە پەراوی کۆماری ئەفلاتون دەخوێنینەوە دەبینین چۆن ئەفلاتون پێشنیاری ئەوە دەکات فەلسەفە هەڵبستێت بە بەڕێوەبردنی وڵات. ئەوە بەلایەک ئێمە دەزانین لە چەندین قۆناغی مێژوودا دەوڵەت بە شێوەیەکی وەها بەڕێوە براوە تەنانەت خەیاڵی فەیلسوفانیشی ناگاتێ. ئەوە سەردەمی سەرەتای ئیسلام. لە مێژووی دەوڵەتی ئیسلامدا چەندین لاپەڕی پرشنگدار هەن، خۆ ئەگەر فریشتەکانیش لە ئاسماندا دەوڵەتێکیان پێک بهێنایە هەروە دەبوو. بەڵام تا ئەو کاتەی ئێمە دەگەین بە واسا گەلان گوێی خۆیان دەئاخرن و گوێمان لێ ناگرن. ڕاستە ڕێژەیەکی کەمیان لە ئەنجامی نووری بەهێزی قورئان و بەرکەوتنی لەگەڵ ویژدانیان موسڵمان دەبن، بەڵام لەلایەن ئەو گەلانەوە موسڵمانبوونێکی دەستە جەم ڕوونادات مەگەر ئەو کاتێک کە ئەم ئومەتە ڕەسەنەمان پێگەی شیاوی خۆی لە نێو گەلاندا دەکاتەوە و لە بەرچاوی هەموو جیهاندا هەڵدەستێت بە جێبەجێکردنی بنەماکانی ئیسلام. دەگەڕێمەوە و دەڵێم پێغەمبەری نازدار کودەتایەکی وەها بێوێنەی بەسەر ئەو کۆمەڵگە نەفامەدا کرد کە تا بینەقاقەیان لە ناو نەریتی نەفامیدا نوقم ببوو، عەقڵەکان لە ئاستیدا دەستەپاچە دادەمێنن. ئەو کودەتایەش کودەتایەکی گشتگیر بوو، هەموو بوارەکانی ژیانی لە ئامێز گرتە بوو. لای هەمووان ئاشکرایە کە لە مێژووی مرۆڤایەتیدا چەندەها بلیمەت هەڵکەوتون، هەندێکیان لە بەرپاکردنی هەندێک گۆڕانکاری لە چەند بوارێکی ژیاندا سەرکەوتوو بوون، بەڵام ئەو گۆڕانکاریە لە سنووری بواری خۆی نەترازاوە. لەوانەیە بلیمەتێک لە کۆمەڵناسیدا دەرکەوت بێت و نەوەکانی سەردەمی خۆی لەو بابەتەدا گەیاند بێتە لووتکە، بەڵام دەبینی لە بواری ئابووریدا هەنگاوێک نەیبردوونەتە پێش. لە بواری پەروەردە و دەروون ناسیشدا شتێکی ئەوتوی پێشکەش نەکردوون. لە کایە ڕوحیەکاندا ئەوە کە هەر مەپرسە. یان بۆ نمونە بلیمەتێک لە زانستی ئابووریدا هەڵدەکەوێت و سەرکەوتوو دەبێت لە بەرزکردنەوەی ئاستی ئابووری وڵاتدا بۆ ئاستێکی دیاریکراو، بەڵام دەبینی هەمان ئەو بلیمەتە لە بواری کۆمەڵایەتیدا سوودێکی بۆ کۆمەلگا نییە و لە بابەتەکانی پەروەردە و چاودێری دەرونیدا شتێکی نییە بۆ وتن. بەم شێوەیە یەکێک لە بوارێکدا و یەکێکی تر لە بوارێکی تردا ئەسپی خۆی تاو دەدا، بەڵام کەسیان نەیانتوانیوە لە تەواوی یەکە و مەیدانەکانی ژیاندا بگەنە پلەی کەماڵ. تەنها حەزرەتی موحەممەد نەبێ کە هەموو لایەنەکانی ژیانی لەخۆ گرتووە و هەڵی کشاندوون بۆ لووتکە و گرانتی ئەوەی داوە کە بۆ هەتایە لەوێدا بمێنێتەوە. بەڵێ پێغەمبەر لووتکەیە لە ئابووریدا، لووتکەیە لە کۆمەڵناسیدا، لووتکەیە لە سەرکردایەتی جەنگدا، لووتکەیە لە محاسەبەی نەفسدا، لووتکەیە لە بانگەوازی خەڵکدا، لووتکەیە لە پاراستنی هاوسەنجی نێوان دنیا و قیامەتدا، لووتکەیە لە ڕۆچوون بەناو قوڵایی ئەو دیوی بوونەوەراندا، لووتکەیە لە هەموو شتێکدا. بەڵێ
هیچ هەستێکی مرۆڤانە نییە لە سیستەمە پەروەردەیەکەی ئەودا بەجێ هەڵراوی مابێتەوە، هیچ شتێکیش نییە فەرامۆش کرابێت. بە پێچەوانەوە گرنگی داوە بە هەمویان و برەوی پێسەندون و ڕێبازی گەشە و کامەڵبوونی لە بەردەم داواڵا کردوون. بە کۆمەکی و پشتیوانی پەروەردیگار لەسەر جەمبوارەکاندا کامەڵترین و باشترین نمونەی مرۆڤی پێگەیاندووە.